ئێمە ئەوڕۆکە یەکەم ڕۆژی پرۆسی وەرگرتنی گەرمی جوتیارانە دیارە لە سنووری پارێزگای هەولێر دەتوانانی 110,000 تۆن گەرمی جوتیاران وەربگرین بڕی بەرهەمی گەرمی جوتیاران لەو بڕە زیاترە. ئێمە ناوچە بەندیمان کردووە واتە خشتێکمان داناوە لە نێوان ناوچەکان بۆ ئەوی جوتیاران کەمتر خەرجی کرێوبار و شەوانیان بکەوێتە ئەستۆ. یەکەم شوێنیشکەوە دەستمان کردووە بە پرۆسی وەرگرتنی گەرمی جوتیارانی سنووری ناحیە قوشتەپە دەتوانن گەنمەکەی خۆیان ڕادەست بکەن لەو ڕۆڕا تابیستی مانجێ پاشان ناوچەیەکی کرد و شوێنێکی تر ئەوها لە چوارچەوەی ئەو خشتەیەکە دامان ڕشتووە تەواوی سنووری پارێزگای هەولێر جوتیاران دەتوانن بێن گەرمەکەی خۆیان ڕادەست بکەن. لە سایلۆی هەولێر وەرناگیرێت تەنها 110,000 تۆن لە جوتیاران وەردەگیرێت. ئێمە دەسەڵاتی وەرگرتنی لەو بڕە زیاترمان نییە. ئەو بڕێژ حکوومەتی ناوەندی عێراق دەستنیشانی کردووە. ئێمە ناتوانین لەو بڕە زیاتر وەری بکەین. سایلۆی هەولێر توانای وەرگرتنی 140,000 تۆن گەنمی هەیە. پێکاتوە لە بەنزەکان و پەنکەرەکان 80,000 لە بەنزەکان دادەنرێت 6,000 لە پەنکەرەکان دادەنرێت.